هل تماشا شيء شلون ما ترسين جلكن دجوار ين ما ترسي داكو راسي راقب وياها نروشا افروشا حياك ويا داس كرداش حال بد بس هذا ما روشا داس كر صار صار العراق بس هذا ما حكم رانين خوبه بردام دكي شو ما ترسين جدي والشر وشي قاندايا لين مجاره وش كصاليه ما ترسي كي جلك جديه لسر العراق دروز كريا اهوارين عراق باشور العراق بردام هشك دبا كوچا بكمال دست بكريا هر حق كودچا جدرن ابي وشكتر دبا بره خب كي فهندم برف زبستاني چون هشتا باران که پیدوی نهادنه هر نهادنه اندزیار پیشوا بارزان او شارزه بیاوی آویل استودگید گلمه که پیشوا بخیر بی؟ زور سپاس لعراق اوی که پسپوران باز دکن مترسیه که زور جدیتر هی لو مترسیه دست کردانه سیاسی و شر اوانه که دبینرید مسئله وش که سالیه نبونی او انگوشک بونی جدری او سرچاوا اویانه که لعراق هی اکو ام راپورتا باسی دیاله کرد بگم لا خواري عراقش بردام خچول دبيت راستا بخوي ده همو ناوچەکانی جیهان فشارێکی زۆر هەیە لەسەر ئاوی شیرن ئەوش بەهۆی زیادبوونی دانیشتوان و هەروها چالاکی و مرۆڤ و هەروها گەشەی ئابووری ئەمەش ئەو فشارێکە لەسەر عێراقیش هەیە ئەوش کە تەماشا دەکەی سەرچاوەکانی ئاوی عێراق ئەو داهاتێکە لە بۆ ئاوی سەرزەوی عێراق دەبریتێ لە ڕووباری دزلە و فورات لقەکانی دزلە و فوراتی زۆریان لە دەرەوەی برێ هەرێمی کوردستان یاخو برێن عێراقدایە ئەو لقانەش بەهۆی سیاسەتی وڵاتانی دەوروبەر فشارێکی زۆری لەسەرە بەهۆی گۆڕانی ڕێڕەوەکانیان و هەروە دروستکردنی بەنداوی استراتیجی گەورە کۆکردنەوەی ئاوێکی زۆر لە ناو خاکی وڵاتی دراوسێ ئەمە ژوای کردووە کە نزیکەی ڕێژەی 150 ئاوی هاتوو کەم بکە بۆ نمونەگە تەماشای داتای ساڵانی ڕابردووی ڕووباری سیروان بکەین دەبینین لە پێش 2004 داهاتی ساڵانەی نزیکەی 5.9 میلیارد بووە نزیکە 6 میلیارد بووە لە ساڵانی کەمی کردە لە ساڵانی 2005 بۆ 2019 دەبینی بوویتە 5 میلیارد لە ئێستادا دەبینی نزیکەی زۆر کەمی کردیا لە 2 میلیاردش کەمترە نزیکە 1.6 یعنی ئەوە تەماشا دەکەی ئەو ئاوەکە نزیکەی کە داهاتی ساڵانەی بووە لە 150 زیاتر ئەگەر کە باسی سیروان دەکەی کەمی کردو ئەمە ژوا دەکات کە لە باشوور و ناوەڕاستی عێراق زەنگێکی مەترسیدادی بۆ ببێتە هۆی کۆچکردنی دانیشتوان و ئەو جوتیارانەی کە لەوێ کاری کوشتکواڵی دەکەن بێگومان ئەو کوچە بە کۆمەڵە دەستی پێ کردووەوە لە دیالە یاخود دیالە لە باشووری عێراق لەوانەیە بارودۆخی باشە بێت لە ڕوویەوە کەواتە ئیران و تورکیا ئاو لەسەر عێراق دەگرن حتا ڕێڕەوی ڕووبارەکانیشیان دەگۆڕن ئەمە بێگومان ڕێکەوتنی هەریمی هەیە کە عێراق حسی خۆی هەیە لەو ئاوەیە وەکو تووشتی بەشەیەکی مەترسیدار ڕێژەیر دانیشتوان لە عێراق بەرزە بێتەوە بۆ نمونە 43 میلیۆن نابزانم ئێستا دوای 5 ساڵی دیکە بێتە 50 میلیۆن کەس کەواتە ئەمە تاشان بە مەترسیەکی جدیە بینی بەڵێ ئەوە مەترسێکی جدیە بەس ئێمە بۆی بەرەنگار بینەوە لەو مەترسێت پێویستە ئەمە پلانی استراتیژیمان هەبی و هەروە پرۆژه استراتیژی گرنگ دروست لە عێراقەوە لە ئێستادا لەسەر ڕووبارەکان ئەوانەی کە پێشتر کرانە بەنداوی گەورە هەیە بەڵام لە ئێستادا پێویستە عێراق بە جدیتر کار بکات لەسەر ئەو لقە ڕووبارانەی کە ئاو دابین دەکەن لە بۆ ڕووباری دزلە 2010 دەسێتە ناوەڕاست و باشوورە پێویستە بەنداوی استراتیژی گەورە دروست بکە چونکە لە هەرێمی کوردستان بارانێکی زۆر دەباری ئەمە بێت و لە کاتی باران ئیستثماری ئەو ئاوە بکەین کۆکەینەوە لە کاتی کەم ئاویدا بەکاری بینین ئەوە لەوانەیە کاریگەریەکەی کەم بیتەوە و لێ مەترسی لێ بەرەنگاربوونی وشکە ساڵیش پێویستە ئەمە پرۆژەی ئاودێری دروست بکەین بە بەڕاکێشانی ئاو لە ڕووبارەکان لە بۆ زەویە کوشتکواڵیەکان پرۆژێکی ئاودێری گرنگی وە تا ئێستا لەوانەیە لەژێر پلان هەبی بەڵام جێبەجێ نەکرایە و نییە یعنی کای پێشەوە گوتوتی هەرێمی کوردستان زۆربەی ئاو عێراق لە هەرێمی کوردستانەوە دەڕوا لێرە باران زیاتر دەبارێت سەرچاوی ئاو زیاتر هەیە ژێرزەوی و سەرزەوی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەیان پۆن دروست کردووە بەنداو دروست دەکە ئێستاش لەگەل بێ خەریکەوە بەنداوانە دروست دەکەم سیاسەتە چون هەڵەسەنگێنی بۆ پاراستنی ئاسایشی ئاو بەخۆی ئەمە هەر پرۆژێکی گردانەوەی ئاو بکەین گرینگە بەڵام لە بۆ ئەوەی کەوە
ئەو ئاوەی کە گل دەدەینەوە پرۆژێکی استراتیجی بی پێویستە ئەمە کەپاسیتەکەی واتە گلدانەوەکەی لە ملیارێک زیاتر بی لۆی بێت و ئەمە ئەو بڕە ئاوەی بەشی ئەو سێ مانگەی یان ئەو چوار مانگەی هاوینێ بکاتن بەو بڕەبار ئاوەیەکەوە دابین بکەین لە مانگە وشکەکان ئەوانەی کە تۆ باست دەکەی پۆندە یان ئەو پرۆژانەیە ناگاتە نیو میلیۆن یان لە 100 ملیۆنیش تێپەڕ ناکات ئەگەر تەماشای پۆندەکان بکەین دەبینی هەر باشە کۆکردنەوە بەڵام خەزمیان زۆر کەمە نزیکەی ناگاتە نیو میلیۆنیش ئەوانە خەزمیان کەمە یعنی پرۆژەی استراتیجی نین بەڵام ئەمە ئێستا لۆنم لە ڕووباری زێگەورەمان هەیە لە ڕووباری زێگەورە دەتوانین بەنداوی سەروی ملیاری دروست بکەین ئەوە هەم لە خۆمان و هەموو لە بۆ لە وەرزی هاوی لە بۆ ناوەڕاست و باشووری سوودی دەبێت چارەنووسی ئاسایشی ئاو لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان چۆن دەبینی و بەو شێوەیە کە عێراق تعاملی لەگەڵ دەکات ئێمە نابینین کە فعلا کۆنفرانسێکی نێودەوڵەتی گەورەی لەسەر کرده بێ زۆر بەجددی هەوڵی دابێ ئەم مەترسیە لە بەرچاو بگرێ ئان لەگەل تورکیا لەگەل ئێران تا ئێستا نەکەوتوتە ڕێککەوتن کە بەشی عێراق لە ئاوی سیروان و ئاوەکانی تر و دیجرە و فرات ئەستەمبەر بدرێ بەڵێ بەخۆی ئەگە بێت و ئەمە باز دە بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو بکەین هەر ڕووبارە و کەشمێر ئێریا یاخود کۆکردنەوەی ئاوی ئاوزێری تایبەت بەخۆی هەیە و تایبەتبەندی هایدرۆلۆژی خۆی هەیە ئێستا لۆنم لە زێ گەورە وەگرێت داهاتی ئاوەکەی و ئەو تایبەتمەندی هەیە زۆر باشترە لە زێ بچووک و سیروان پێویستە یەک بە یەک دراسە بکەین و لۆ بەڕێوەبردێکی باشی بکەین ئەگە بە شێوەیەکی گشتی وەگرین ئەمە داهاتی ئاوی ساڵانەمان لەو لقە ڕووبارانە وەردەگرێت زێ خابوورە زێ گەورەیە زێ بچووکە سیروانە هەر یەکە و تایبەتبەندی خۆی هەیە لەوانەیە زێ گەورە ئەو فشارەی لەسەر نەبی بەرامبەر بە سیروان فشارێکی زۆری لەسەر بی توانی بیتان ڕێڕەوەکەی بگۆڕن گلدانەوەیکی بکەن بەڵام لە زێ گەورە وانە بێ ئەو جەوا باشە ئێمە بێن هەموو پێکەوە بەیەک چاو سیر نەکە هەر یەکە بەپێی بارودۆخی خۆی بەڕێوەبردی لۆ بکەین لقە ڕووبارەکان بەڵێکە زۆر بە کوردی کاک پێشەوە ئەگەر هەیە کە ئەم هوشکە ساڵی بەردام بێ بەخۆی بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا بەڵێ یعنی وشکە ساڵەکە لە چ دروست دەبی باران کەمی کردووە و هەروەها ڕتمی بارانیش گۆڕایە بارانی بەلێزمە زۆر بووە لە کاتێکی کەم بارانێکی زۆر دەباری یعنی ناتوانانی زارارەکە زیاترە لە بەڵێ ناتوانانی سوودی لێ وەربگریت بەڵێ زۆر سپاس ئەندازیار پێشاو بارزان شارەزاد بیە بێ ئاوێدا زۆر سپاس زۆر سپاسی ئێوەش دەکەم دەستان خۆش